خوای گەورە محەممەدی کردە پێشەوەی مرۆڤایەتی و سروشتی بۆ نار. 23 ساڵ محەممەد بێماندووبوون بانگەوازی دینی ئیسلامی کرد. 2400 ساڵ ئێستا ناوی محەممەد زۆرترین ناوە و بەردەوام ناوی محەممەد لە زیادبووندایە. پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێ لە 12 ڕەبیع الئەوەلی ساڵی 571 میلادی لە شاری مەککە لەدایک بووە. محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولموتەلیبە لە هۆزی قوڕەیش. پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ سەرەتای ژیانی بە نەهامەتی دەستی پێکردو. هێشتا لە سەچی دایکیدا بوو کە باوکی کۆچی دوایی کرد. دواتر لە تەمەنی 6 ساڵیدا ئامینەی دایکیشی کۆچی دوایی کرد. پاشان عەبدولموتەلیبی باپیری پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێ دەباتە لای خۆی و ئەرچی بەخێوکردنی لە ئەستۆ دەگرێت. پاش ماوەیەک باپیریشی کۆچی دوایی دەکات. ئەبوتاڵیبی مامی محەممەد دەباتە لای خۆی و بەخێوی دەکات. پێشەوەی خودای گەورە سروشی بۆ بنێرێ محەممەد بە ڕازگۆ و دەستپاک لەناو هۆزەکەی و شاری مەکە ناوی دەرکرد و هەمووان خۆشیان دەویست. باوەی ڕازگۆیی لە تەمەنی 25 ساڵیدا لەگەڵ خەدیجە هاوسەرگیری دەکات کە ئافرەتێکی بازرگان و خانەدان بووە. خوای گەورە 3 کوڕ لە خەدیجە بە پێغەمبەر دەبەخشێت، بەڵام هەر سێکیان لە تەمەنێکی کەمدا کۆچی دوایی دەکەن. جگە لە کوڕ محەممەد خاوەنی 4 کچ بووە بە ناوەکانی زەینەب و کەلسوم و ڕوقیە و فاتیمە. خوای گەورە لە تەمەنی 40 ساڵی سروشی بۆ پێغەمبەر درودی خوا لەسەر بێ لە ئەشکەوتی حەڕە دەنێرێ. سەرەتای پێغەمبەرایەتی محەممەد 3 ساڵ بە نهێنی دەبێت، دواتر دەست دەکات بە بانگەوازی ئاشکرا بۆ ئاینی ئیسلام. بۆ هێوە لەلایەن قەومەکەی خۆیەوە زۆر ئەشکەنجە دەدرێت و لە زێدی خۆی دەربەدەر دەکرێت. پێغەمبەر ماوەی 43 ساڵ بێماندووبوون و پشودان ئاینی ئیسلامی بڵاو کردەوە و لە تەمەنی 63 ساڵی لە شاری مەدینە کۆچی دوایی کرد و لە مزگەوتەکەی خۆی ئەسپاردەی خاک کراوە. دوای 1400 ساڵ ئێستا ناوی محەممەد زۆرترین ناوە لەسەر ئاستی جیهاندا و ڕۆژ بە ڕۆژ ناوی محەممەد لە زیادبووندایە و ئێستا زیاتر لە 2 ملیار کەس شوێن ئاینی ئیسلام کەوتون و کار بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر دەکەن.